سەری ساڵ پشت بەخوای گەوراگەری بارانە بەفرە و لە تەواوی ناوچە شاخاوەکان بەفرە بارێت و خەڵکیش خۆی حازرکە لە ئێستا بۆ ڕسمی ناو بەفر و شەڕەتۆپ. وەڵا دیارە سپاس بەخوای گەورە لەسەر نەخشەکانی کەشوهەوا کۆمەڵە شەپۆلێکی بارانبارینە خۆ زنجیرە شەپۆلێکی بارانبارین دەرکەوتووە و ڕوو لە هەرێمی کوردستانە بە پشتیوانی خوای گەورە پێشبینیم وایە کە لە دنەگانی مشەو یاخود سبەی ناسەقامگیریەک دروست بێ ئەگەری بارانبارنێ لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە بڕی جیاواز کە ڕێژەکەی زۆر نییە و کەمیش نییە لە بڕی مامناوەندایە ئەوەتە عەرز سەرەکات و بۆ دەغڵدان زۆر باشە بە تایبەتی لە کەرکووک و دەشتی هەولێر و دووسخورمات و سەرگەڕان و ئەم ناوچەکان لەگەڵ بەشێکی ناوچەکانی گەرویان کە لە ئەمڕۆ سبەی مشە و سبەی ئەگەری هەیە بڕێک بارانی تیا ببارێ و سەبارەت بە شەپۆلەکانی داهاتوو پێشبینیەکەم لە 27 دوانزەی 2025 دووبارە کەشێکی تری ناسەقامگیر واتە هەر لە پاش چەند ڕۆژی داهاتوو لە ناوچەکانی کوردستان دروست بێ و ئەم شەپۆلە بارانبارنە شەپۆلێکی درێژخایەنە زنجیرە شەپۆلە پێشبینی ئەەکەین کە بەفر و بارانی تیابێت پلەکانی گەرماش دابەزێت و ئەوەی کە خەڵک حەزی لێ کرد ئەوە بێ ئینشاڵڵا هەر بۆیە لە 27 مانگەوە بە شوێی ناوبەناو ئەگەری بارانبارنی هەتاوەکو سەرەتای مانگی یەک واتە 1 بۆ 2 یەکی 2026 زۆر پرسیاری سەری ساڵەکەن سەری ساڵ پشت بەخوای گەوراگەری بارانە بەفرە و لە تەواوی ناوچە شاخاوەکان بەفرە بارێت و ئەو ناو شار و ناوچانی کە ئەکەونە دامێنی چیاکانیشەوە بە پشتیوانی خوای گەورە لە نێوان 28 مانگ تاوەکو یەکی مانگ ئەگەری بەفربارینیان هەیە واتە بەرگی سپیە پۆشن و پلەکانی گەرما بە ڕێژێکی بەرچاو ڕوو لە دابەزی نەکات و کەش و هەوایەکی زستانی ساردی ڕاستەقینە لە ناو وەرزی زستاندا بە پشتیوانی خوای گەورە دەست پێکات و بە خەڵکیش خۆی حازرکە لە ئێستاوە بۆ ڕسمی ناو بەفر و شەڕەتۆپڵ.